لاری پێشکۆتایی خولی لاوانی عراق لە شاری هەولێر و لەسەر یارگەی فرانسۆهەیدی زەورا و مینا ڕوبەڕوو یەکتر بوونەوە. لە نیوە یەکەم لاوەکانی بەسڕا بە سەرکردایەتی کەڕا جەعفەری گۆڵکاری تیپی یەکەم لە مۆرزەی خولی ئەستێرەکانی عراق باڵا دەستر دەرکەوتن. کۆمەڵێک هێرشیان بردەسەر گۆڵی نەورەسەکان، بەڵام نیوە یەکەم بە ئەنجامێکی سپی کۆتایی هات. لە نیوەی دۆم لە خولەچ 58 مرتەضا مازن لە لاوانی زەورا دوای وەرگرتنی کارتی زەردی دۆم بە کارتی سوور لە یاریەکە کرایە دەرەوە. حەسەن عەلی خەریک بوو لاوەکانی زەورا بە گۆڵ یەکەم پێشخات، ستون ڕێگری لێکرد. یاریەکە گەرم و گوڕی زیاتری بەخۆیەوە بینی و هەردوو تیپ کۆمەڵێک هێرشی مەرجساریان بۆ هەڵکەوت. لە خولەچی 72 حوسێن مەکی لە لاوانی مینا دوای وەرگرتنی کارتی زەردی دۆم بە کارتی سوور کرایە دەرەوە. لە دوو بۆنەدا کەڕا جەعفەر تەواو نزیک بوو لە تۆمارکردنی گۆڵ بۆ لاوەکانی مینا، یەکسانی باڵی بەسەر یاریەکەدا کێشا تا لە خولەچی 92 مستەفا نەواف بربەستی یەکسانی شکاند و گۆڵ یەکەم و پێشکەوتنی بۆ لاوانیانەی زەورا تۆمار کرد. یاریەکەش هەر بەم ئەنجامە و سەرکەوتنی نەورەسەکانی بەغداد کۆتایی هات. هەزار زار پیرۆزە لە یانەی زەورا بە هیوای بەختێکی باشتر بۆ مینا. یاریەکی باشمان کرد، مینا تیپێکی باشە و یاریەکی جوانی پێشکەش کرد. سوپاسی ستافی ڕاهێنەران و هاندەران دەکەم، سوپاسی یارزانان و براکانم دەکەم بۆ ئەم ئاستە باشە. ئینشاڵڵا لە شالجیا ئاهەنگی نازناوەکە دەگێڕین. هەستم وەسف ناکرێت، یانەی زەورا یەکەم جارە دەگاتە یاری کۆتایی، ئەوەی لەسەرمانە پێشکەشی دەکەین بۆ نازناوەکە. بەختێکی باشتر بۆ تیپی مینا لە داهاتوو باشتر بۆیان. پیرۆزە لە یانەی زەورا و یارزانان و هاندەرانیش بۆ ئەم توانە خەرجکردنە بە هیوای بەدەستێنانی نازناوەکە ئینشاءڵڵا. بەم شێوەیە لاوانی زەورا بۆ یەکەم جار لە مێژوویدا گەیشتە یاری کۆتایی و ڕوبەڕووی لاوەکانی پێشمەرگەی سلێمانی دەبنەوە. یاریەکە ژوا بڕیارە لە شاری سلێمانی ڕۆژی سێشەممە ئەنجام بدرێت. حوسێن محەممەد، کەناڵی پێام، هەولێر.